دێگەڵا لە پرۆسەی یەکگرتنەوەی پێشمەرگەدا. ئەو پامەی کە ڕۆژانە لە هاوپەیمانانەوە پێمانەکە وەزارەتی پێشمەرگە هەنگاوەکانی خێرا کردووە بە ڕاستی تەواوکردنی پرۆسەی یەکگرتنەوەی تەواوەتی پێشمەرگە لە کاتێکدا شارەزایەکی سەربازی دەڵێت ئەو هێزانەیە خراونەتەوە لە هەمان سنوورەکانی خۆیان جێگیرکراونەتەوە و دێگەڵا وەک خاڵی جاکردنەوەیان ماوەتەوە. بەپێی پلانی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە 138,000 پێشمەرگە لە 11 فیرقەی سەربازیدا ڕێک دەخرێن و فیرقە و دەڤەر و شوێنی میحوەر و فەرماندەیی دەگرنەوە بەسەر ئەوەی کەپەلە بکرێت هەم لە چەکسازیەکە و هەم لە یەکگرتنەوە و یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەحمەد لەتیف و تەوێژی هێزەکانی هەفتەیەکێتی بە سبەی ڕاگەیان تا ئێستا 22 لیوایەکی گرتوتەوە و 6 فیرقەش تەواو بوو و پێکێنراون. پرۆسەکە بەردەوامە و هەموو فیرقەکان تا سەرەتای ئەمساڵ تەواو دەکرێت. جەختیشی کردەوە بە پێی لەکتێگەشتنەکەیان لەگەڵ ئەمریکا دەبێت پرۆسەکە سەیاسا کۆتایی بێت و یەکیەکەی ژمێریاری بۆ هێزەکانی پێشمەرگە دادەنرێت. هێزەکانی هەشتای پارتی و هەفتای یەکێتی گەورەترین دوو هێزی دەرەوەی وەزارەتی پێشمەرگەن پێشمەرەیان گەیشتۆتە 125,000 کەس. بەوتەی جەباریاوەر شارەزای سەربازی و ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە تەواوبوونی پرۆسەکە دەکەوێتە سەر هەریەک لە هێزەکانی هەفتا و هەشتا. بۆ یەکخستنەوەی هێزەکان دەبێت پارتی و یەکێتی بڕوایان وابێت کە پێویستیان بە هێز نیە و پێویستە متمانەیان بە یەکتر هەبێت. جەباریاوەر لە لێدوانێکیدا بۆ سبەی ئاماژەی بەوەدا لە ساڵانی 2010 بۆ 2013 نزیکەی 12 لیوا تێکەڵکران لە پێشمەرگەیەوە تا فەرماندەی لیوا لە هەردوو هێزی هەفتا و هەشتا. بەڵام لە پرۆسی ئێستا یەکگرتنەوەی هێزەکان بە لیوایە. هێزەکانی هەفتا و هەشتا لیواکانیان دەخەنە سەر وەزارەتی پێشمەرگە بەڵام لە سنوورەکانی خۆیان جێگیر دەکرێن. تەنانەت ئێستا و فیرقە سەربازیانەش کە دروستکراون بە هەمان شێوەیە. جەباریەوە ڕوونیشی کردەوە فیرقەکانی 1 و 2 لە هێزەکانی هەشتا پێکێنراون لە سنووری قەڵەمڕەوی پارتی جێگیر کراون لە دێگەڵا تاکو و زاخۆ. 3 و 4 کە لە هێزەکانی هەفتا پێکێنراون لە سنووری قەڵەمڕەوی یەکێتین لە دێگەڵا تاکو و گەرمیان. ئەوە یەکێکە لە سەرنجەکانی هاوپەیمانان لەسەر پرۆسەکە و بێمتمانەیی دروست دەکات. بەپێی دوایین راپۆرتی پشکنەری گشتی ئەمریکا لە کۆی 138,000 پێشمەرگە تا کۆتایی ئایاری ئەمساڵ 72,000 پێشمەرگە خراونەتە ژێر کۆنتڕۆڵی وەزارەتەکەوە. 66,000 پێشمەرگە کە نزیکی نیوەی ژمارەی هێزەکانە هێشتا یەک نەخراونەتەوە. بەپێی راپۆرتەکە و هێزانە یەکخراونەتەوە هێشتا پارێزگاریان لە فەرماندە حیزبیەکان کردووە و لە ناوچەی ژێرهەژمونی حیزبەکانیان ماونەتەوە. ئەوەش دەری دەخات پرۆسی چەکسازی بە تەواوی پێشمەرگەی یەک نەخستۆتەوە بەڵکو ئەوەی هەیە دووبارە ڕێکخستنەوەیە.